کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر هەنگاوەکانی پەرلەمانی کوردستان بۆ کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و دەنگدان بە پرۆژە یاسا هەموارکراوەکەی. ئێمە دەمانەوێت بزانین ناوەڕۆکی ئەم پرۆژە یاسایەت چییە و هاوڵاتیانیش سەبارەت بەم پرسە چی دەڵێن و حزبەکان بەرنامەیان چییە بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. سبەی بڕیارە پەرلەمانی کوردستان دانیشتن بکە سەرۆکایەتی هەرێم دامەزراوەکەی کارە بکرێتەوە. بۆ تۆ گرینگە و هەنگاوە؟ زۆر گرنگە بۆ هەموو ملەتی کورد. هیواداریشم دەست لە ناو دەستی یەک نێن چیتر بە قسەی ئەموو ئەو نەکەن ڕێکەون بەڵکو وڵاتەکەمان بەرەو پێش دەوەن. خەڵک فەقیرە و بێداهات و بێدەرامەتە با بژیێ بەسە. باشە گوتت بە قسەی ئەموو ئەو نەکەن مەبەستن لە کوێیە؟ مەبەستیان بە خۆیان باش دەزانن لە کوێیە. ینی پێ دوایە دەستی بێگانە هەیە لە ناو کار هەیە و زیادیش لە عەقل خۆی هەیە. باشە ئێستا ڕێکەوتن هەیە لە نێوان پارتی یەکێتی پارتی بستنەوەی گۆڕان. ترست لەوەی هەیە لایەنێک پەشیمان ببتەوە دیسا مشکلە دروستکە؟ وەڵای هیوادارین پشێمان نەبنەوە مشکلەمان بۆ نەنێنەوە بەسە بێزار بووین لێیان. ینی ترست هەیە پەشیمان ببتەوە؟ وەڵای هەموو شتێکیان لە ئارادایە. دوای لەبەرەوەی دەستی دەرەکی هەیە ڕایان دەچێشت. باش ئەگەر لایەنێک دوای حەبمان بڵێ کاکە من ئەو پرۆژەیەکی تازەمەیە چی پێ دەڵێ بێ کۆسب دروستکە بۆ پێکهێنانی حکوومەت بۆ چی پێ دەڵێ؟ ئەوە ناڕەوایە قەت ڕاستی تێدا نییە. هیواداریشم بیر لە بەرژەوەندی نیشتمانی بکەنەوە، بیر لە بەرژەوەندی گەڵ بکەنەوە، ئارامیش بن ئارامی بۆ کورد باشە. ئێستا یەکێتی و پارتی پێکاتوونە پارتی و بزوتنەوەی گۆڕان گرینگە بۆنگۆ؟ زۆر گرنگەرەوە لۆ فەقیری زۆر باشە وەری. باشە ترست لەوە هەیە حزبەک پەشیمان ببتەوە دیسان گرفت دروست بکە؟ تەواو نووسراو کرا زەحمەت پشێمان منەوە. زەحمەتە ئینشاڵڵا پشێمان ناوێت. باشە پێکهێنانی حکومەت بۆیە بۆ گرنگە ئێوە خۆ کاسبکارن معاشخۆر نین. بران بازار دەوتە پارە دەکەوتە بازاری خۆش دەبی عالەم ئەوە دەبیست. باشە پێت وایە خەڵکێک هەبی لە دەرەوەی کوردستان بێوێ کوردستان لاوازکە؟ وەڵی لەوانەیە هەبی بەس هیچیان پێ ناکرێ بەری. چ دەڵێیتە حزبەکان؟ منە دەرێمە ڕێککەون زۆر باشە لەو ملەتەوە. باشە حواڵتان چۆن؟ لەخوا بەزیاد بێ. باشە لە پارتی پێکاتوونە دڵت خۆش کردو یان زۆر نانانە ترسمانی باشتر دەبێ ئیشەڵڵا ئەو بازارە لەخوا بەزیاد بازارێکی فەقیر هەمووی. ئەمن بۆ پیکابڕێ دوو کرێ دەکەم لەخوا بەزیاد بێ. هەیە کرێ دەکە ئەو پیاوە تەلەڤیزیۆن دەفرۆشە ئای بینی بازارەکە باش دەبێ ئیشەڵڵا. باش دەبێ. وەڵاهی ئەوەندە خراپە بازارەکە بێ و عارەب نەبی. ئەو عارەبە بڕگەمەی کردیتەوە باشە هیچی شکار نمایە. 120 خەتای چێ؟ ڕابێ خەتای چێ؟ حزبەکانی حزبەکان بەتا ئەگەر پێک بینێستا باشە بەسات نازانین پێکاتینە پێک ناتینە. ئێستاوە ڕێکەوتنیان کردووە ئیمزایان کرد و پیرۆزباییان کە ترست هەیە پەشیمان ببنەوە؟ وەڵاهی نازانم بێت چی. ترست هەیە؟ لە ئیشاڵە ترسمانیە بشاڵە پێک دێن و وەشی بران ئەو حکومەتی بەڕێوە دەبن کاکەوە چەند سارە ئەو ڕۆسوێنی ئەو ڕوسێنی ئەخەوە گەلە ناخۆش لە فەقیری. یانێتەوە کابرای تووشی من بەس ڕاتبی معوەقیم هەیە ئەم تێرا معوەقیم کەم 120,000 ناتان پێ بژی 300,000 بەس کرێخانی. سبەی لە پەرلەمانی کوردستان دەنگ لەسەر کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەدرێت کە ماوەیەکی زۆرە سڕ کرابوو. تۆ وەکو هاوڵاتیەک هەستت چییە؟ پێت گرینگە؟ گرینگە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و دواتریش پێکهێنانی حکوومەتە. پێت باشە؟ ترست لەوە هەیە دەزوەردانی دەرەچی هەبی دیسان؟ ناشتانە باوەڕ ناکەم زارش کە ڕووداوشتان. یعنی حزبەکان سەر بەخۆن؟ تەبانەشن سەر بەخۆن. چاوەڕێی چ لە حکوومەتی داهاتوو دەکەیت؟ وەڵی دەتەوێت چی بکات بۆ هەولێر؟ وەڵا دڵیۆ ملەتی خۆشکە دڵمە خۆش ئێستا لە خۆی بەزای بە زۆر باشە. دەی حکوومەت پێک بێ باشە یان خراپە بۆ؟ پێک بێ پێک هەروەی جارانە استفادەی ناکە. ئەخە دەڵێن ئەگەر حکوومەت پێک نێ مەعاش نامێنێ وەزە خراپە. کەیف خۆتانەوە پێک نایە کەیف خۆتان هەرلەوەی لاوڕۆ چاتەدا بۆ بێزاری هیچ چار لە قسەکانی استفادە نێ بکەی لەکەی استفادە لێزن نەکەی باش. یعنی حزبەکان گوێ لە قسەی خەڵک ناگرن؟ وەڵاهی هەدەی کاری پێشتر دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم سڕ کرابوو بەڵام جارێکی دیکە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کارا دەکرێتەوە. تۆ وەکو هاوڵاتیەکی کورد و کوردستان
هەستە چییە ینی باشە وڵی باشترە داوام باشترە ئەوە باشترە ئەنی هیچ بۆ خەڵکەکان باشترە ئەنی تۆزێ باشترە بێ وەزەکە ئاوا سڕ نابێ هەر باشترە ینی تۆ گەشتبینی بە پێچوانەی ئەم برادەرە کە ڕەشبینە دەڵێ شتێک ئیشەڵڵا با ئیشەڵا دەگۆڕ دەگۆڕێ ئیشەڵا چاوەڕێی چ لە حکوومەتی داهاتوو دەکەی وڵی چاوەڕێن ئیشەڵا باشتر بێ و یانی چی بکە حکوومەت ئێوە تۆ وەکو هاوڵاتیەک دانیشتووی هەولێر دەتەوێت چی بکە حکوومەت وڵی ئیش بۆ خەڵک بکاو یعنی ئیشەکان بە جوانی بۆ خەڵک بەخمەگوزاری بگرێ و جادا چاکرێ و مەعاش بدرێتە خەڵکو و ئێستا معاش دەدرێ بەڵێ شەقامەکان ژنۆژەن دەکرێتەوە چیتر باشە ئێ وەڵی لەوە باشتر هەرچیە بگرێ باش بۆ دانیشتنی سبەی هیچ بربەستێک ماوە لە نێوان ئێوە و بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆبنەوەی بەیانی پەرلەمانی کوردستان نە هیچ بربەستێکی یاسایی و سیاسی نەماوە لە ڕووی یاساییەوە هەموو ئامادەکاریەکان کرایە لە ڕووی سیاسیشەوە ڕێککەوتنی نێوان هێز و لایەنە سیاسەکانی کە پێشتر گفتوگۆمان هەبووە ئەنجام درراوە بۆیە هیچ بربەستێک ئەگەر دروست بکرێ نازانین بەڵام هیچ هۆکارێک بە مقنیع نابینین کە لەوەی کۆبنەوەی بەیانی نەکرێتن ئێمە ژۆکو فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لەو پەڕی ئامادەکاری داینە و سەرۆکایەتی پەرلەمانیش هەموو ڕێکارە یاسایی و ئوسولیەکان گیراوەتە بەر و کۆبنەوەی بەیانی پەرلەمان ئەنجام بدرێتن و ببینە خاوەنی ئەو یاسایە بە یاسا بکرێتن کە پرۆژە یاسایی کارەکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و هەروەها هەڵبژار شێوازی هەڵبژاردننی سەرۆک شێرم تا بوون بە خاوەن دەستور بەیانی ببێ بە یاسا باش دەڵێن ئەگەر کێشە دروست نەبێ نازانین ترستان هەیە لەوە کێشە دروست بێت تا بەیانی بە هیوای ئەوەین کە ئەو تێگەیشتنی دروست بۆ ئێمە 6 مانگە هەموو ئامادەکاریە کرا سەبر و تەحملی خەڵک لەسەروی هەموو شتێکەوە بەڵام پشوو درێژەی زۆر بە پرۆسەکە درا گفتوگۆی چڕۆپڕ ئەنجام درا گفتوگۆی دوور لە چاوی میدیاکان ئەنجام درا گفتوگۆ و ڕاگۆڕینەوەی بە ئاشکرا بۆ خەڵک هەموو ئەوانەکرا کاتێکی پێدرا دوو سێمانجی کە وەرزی یاسادانانن پێی بەخشرا 6 مانگ لە تەمەنی پەرلەمان و کابینەی نوێ حکوومەت پێی بەخشرا ئەو 6 مانگە چاوەڕوانیە بۆ ئەو بگەینە و نەتیجەیە کە سوپاس بۆ خدای گەورە لە نەماوەی چەند ڕۆژ ڕابردوو ئەو ڕێککەوتنەی لێ هاتە ئارا بۆیە هیوای ئەوە ناخوازیین کەس بەربەست دروست کە چکۆ لە قازانجی کەسدا نییە پرۆسەکە هیچکە چاوەڕوانی ناکرێتن و ئێمەژ وەکو فراکسیۆنی پارتی چەند جارێکی دیکەوەمان ڕاگەیاندووە کاتی پێدەدەین بەڵام کات کراوە نیە ئیتر هیوادارین کە بەیانی ئەو ڕێککەوتنەی هەمانە وەکو خۆی نەبە زیاد و نەبەکەم ڕێککەوتنەکە جێبەجێ بکەین و ڕنگدانەوەی ڕێککەوتنی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لەسەر فراکسیۆنی پارتی و یەکێتیش لە پەرلەمان هەبی ڕنگدانەوەی ڕێککەوتنی پارتی و گۆڕان ڕنگدانەوەی لەسەر فراکسیۆنەکەی هەبێتن بە هیوای ئەوەی کە بەیانی بەو جۆرە جەلسەی پەرلەمان ئەنجام بدرێت. باش ڕێککەوتنتان لەگەڵ یەکێتی ڕێککەوتنتان لەگەڵ بستنەوەی گۆڕان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی هەردوو حزب تاوکو ئێستا بەرچاو ڕوونی نیە ناوەڕۆکی ڕێککەوتنەکە چییە؟ پرسیارێکی من لێرەدا ئەوەیە ئێوە ینی خەڵکی کوردستان ماوەیەکی زۆر و چاوەڕێی ئیمزاکردنی ئەو ڕێککەوتنە بوو لە نێو ئەو ڕێککەوتنەدا گرنتی ئەوە هەیە کە لایەنێک پاشگەز نەبێتەوە؟ کاکامەران گەرنتی لە جێبەجێبوونی ڕێککەوتن و ممارەسەکردنی ڕێککەوتنەکە و دەست پێوەگرتنی پەیوەندە بە مۆڕاڵی ئەو حزبەی کە ڕێککەوتن دەکاتن. پارتی دموکراتی کوردستان لەو بابەتەدا هەمیشە بە شایەدی هەموو لایەک خاوەنی ئەو بەڵێنانەیە کە یان خاوەنی ئەو ڕێککەوتنە و ئیمزانەیە کە دەیکە دەیەوێ وەکو خۆی جێبەجێ بکرێتن. گرنتی نییە تەنیا بەنسبەت لایەنەکانی دیکەش ئەو تێگەیشتنە هاوبەشەی دروست بووە قۆناغەکە و گۆڕانکاریەکانی مانتیقا و بەرپرسیارەتی ئەخلاقی هەموو حیز و لایەنە سیاسیەکان لەوەی کە بەرپرسیارەتیی ئەخلاقیمان لەسەر شانە هەموو ئەوە دەخوازێتن ڕێککەوتنەکە گرنتی ئەوە بیتن کە دەبێت جێبەجێ بکرێتن. باش پرۆژە یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە سبەی دەنگی لەسەر دەدرێت بەڕاست لەسەر مەسەلەی هێزی ینی بڕیاردان لەسەر جوو لە پێکردنی هێزی سەربازی لەدەست چێ دەبێ و ینی چ ڕێککەوتنێک کراوە لەسەر یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتانەی کە بە سەرۆکی هەرێم
لەوێ دیاری کراوە وەکو خۆی دەبێ ئەوەی ئێمە بەیانی کە ئەو یاسایە دەردەچوێنین دوو ئامانجی هەیە یەک کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە لە لەویدا گروپی دووەم یان بەشی دووەمی یاساکە لەوە دەبێت کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم پێشتر بەپێی یاسایەک لە پەرلەمانی کوردستان بەسەر دامەزراوە دەستوریەکانی دیکەی هەرێمی کوردستان دابەشکرا بوو. مهمەی دووەمی بریتی دەبی لەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان لە نێو بەپێی یاساکە لە نێو گەلی کوردستانەوە هەڵدەبژێردرێ بۆ دروستبوونی ئەو تەوافق و سازانەی چەند ساڵیش هەموو لایەکمانی داعای دەکەین ئێمە پێمان وایە تا دەبینە خاوەنی دەستور ئەو بابەتە بەو جۆرە یەکدا دەکەینەوە لە پەرلەمانی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان هەڵدەبژێرین. ئەوجا لەم خولەدا هەموو لایەکمان بە ئاراستەی ئەوە کار دەکەین ببینە خاوەنی دەستور یەکلای دەکاتەوە لە ناو گەل سەرۆک هەڵبژێردرێ یان لە ناو پەرلەمان هەڵبژێردرێ و دەسەڵاتەکانی چۆن بیت. تایبەت بە دەسەڵاتەکان و سەرۆکی هێزە چەکدارەکان و جوولە پێکردنی هێزە چەکدارەکان سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕابردوودا بەپێی یاساکە چ دەسەڵاتێکی هەبووە بە هەمان دەسەڵات و بە هەمان ئەو دەسەڵاتانەی پێشوو بەپێی ئەو یاسایە نوێ هەمان دەسەڵاتی دەبیتن ئەویش بە هەماهەنگی لەگەڵ دەستگا پەیوەنددارەکانی کە باز دەکرێت لە یاساکە بەڕوونیاتە سەرۆکی هەرێمە کاتی هێزە چەکدارەکان جوولە پێ دەکات بە ڕەزامەندی پەرلەمان و بە وەرگرتنی ڕەزامەندی پەرلەمان. سبەی چاوەڕێ دەکرێت پرۆژە یاسا هەموارکراوەکە دەنگی لەسەر بگرێت. دوای ئەو چی؟ دوای ئەوەی کە پرۆژە یاساکە دەنگی لەسەر درا لە ماوەیەکی دیاریکرا و داوزە چەند سەعاتێکە یاخود ڕۆژی پاشترە کە سەرۆکایەتی پەرلەمان بەپێی یاسای دابەشکاری دەسەڵاتەکان کە دەبێت سەرۆکی هەرێم واژوو لەسەر یاساکە بکە سەرۆکایەتی پەرلەمان واژوو لەسەر یاساکە دەکاتن لە دوای ئەوە چەند ڕۆژێک ڕادەگەیەنرێت 3 ڕۆژ بۆ ئەوانەی کە سیڤیەک خۆیان پێشکەش دەکەن و دەبنە کاندید و پاڵێوراوی سەرۆکی هەرێمی کوردستان و ناوەکانیان سیڤیەکانیان پێشکەش بە پەرلەمان دەکەن پاش ئەوە بە 3 ڕۆژ ناوەکان ڕادەگەیەندرێتن لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەو لێژنەیە کە پێدا دەستەوە ئەوانەی کە مەرجی خۆپاڵاوتنیان تێدا بێ ڕادەگەندرێ ئەوانەی مەرجی خۆپاڵاوتنیان تێدا نەبیتن ئەوانش ڕادەگەندرێ ماوەیەک دیاری دەکرێتن ماوەیەکی دیسان 3 ڕۆژی دیکە کە هەر کەسێک بێتن لەو ماوەیەدا تانە لێبداتن لە ڕدادگاوە شکات بکاتن ئەگەر ناوەکانی یان سیڤەکەی ئەو ڕانەگەیەندرابی دوای ئەوە ئیتر پرۆسەکان دەست پێ دەکاتن بەڵام لە ڕووی ئەمەلیەوە پرۆسەکە دەست پێ دەکات لە ماوەی 12 تا 14 ڕۆژ 10 تا 2 هەفتە بە دڵنیاییەوە سەرۆکی هەرێمی کوردستان هەڵدەبژێردرێ کە سەرۆکی هەرێم بەلەوە پرۆسەیە تەواو بوو اینجا پرۆسەی عەمەلی پێکەینانی کابینەی حکوومەت دەست پێ دەکات پاشی ئەوە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بە پێیڕەو کە فراکسیۆنی براوەی هەڵبژاردنین ناوزەدی سەرۆکوەزیران دەکەین ناوی سەرۆکوەزیران پێشکەش دەکەین و پاشانەکە لەلایەن سەرۆکی هەرێمەوە ڕادەست پێردرێ بەڕێزیان 30 ڕۆژی لەبەردەستدا دەبێتن بۆ پێشکەشکردنی کابینەکەی بە پەرلەمان بەڵام ئەم تەسەوڕ ناکەم ئەو کاتی ئەو 30 ڕۆژە پێویست بکە لە بەرەوەی هەموو ئامادەکاریەکانی پێشوەختەکرا و ڕێکەوتەکان هەموو بەیەکەوە پەیوەنددارە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی هەرێم و کابینەی نوێی حکوومەت هەمووی بەیەکەوە پەیوەنددارە ئەم تەسەوڕ دەکەم کەمتر لە 30 ڕۆژەکە سەرۆکوەزیران کابینەکەی پێشکەشی پەرلەمان بکات. زۆر باشە بۆ جێگۆڕکەی سەرۆکی پەرلەمان کە ئەو پرۆسەیە دەست پێ دەکات هەر کاتێک فراکسیۆنی یەکێتی ئامادە بوون کاندیدی خۆیان پێشکەش کرد ڕێکارە یاسایەکان دەگیرێتە بەر و فراکسیۆنی پارتی پێ پابندە ئێمە کاندید بۆ ئەوان دیاری ناکەین و ئەوان کاندیدی خۆیان دیاری دەکەن و ئێمە دەنجی پێدەدەین هەر یەکێکیش لەو کاندیدانەی کە باسی لێوە دەکرێتن بەلای ئێمەوەی سێشانەسەیەکەیان تەفزیل نییە کاندیدی خۆیانە هێزێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی خۆی پێشکەش دەکات ئێمە لە چوارچێوەی ڕێکەوتنمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجی پێدەدەین ئەو بەڕێزانە هەر کاتێک یەکلا بوونەوە فراکسیۆنی یەکێتی هەر کاتێک یەکلا بووە کاندیدی خۆی پێشکەش کرد ئێمە خاوەنی ئەو سۆزەی خۆمانین کە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دەست لە کار دەچێشێتەوە و کاندیدەکەی یەکێتی متمانەی پەرلەمان بەدەستدێنێتن. پرۆژە یاسای هەموارکراوی سەرۆکایەتی هەرێم پێتان وایە سبەی بە زۆرینەی دەنگ پەسەند دەکرێت؟ هیوادارم پەسەند بکرێ هەم ڕێکەوتنی پێشتر کراوە لە بینی لایەنە سیاسیەکان هەم لەسەر پرۆژە یاسایەکە گفتوگۆ زۆر کراوە لە
هەردوو لایەنمان بە تایبەتی بابرێن یەکێتی پارتی جگەلەوەی لە هەموو لایەنەکان بەشدار لە لیژنی یاسایی ئەگەرچی ئەمڕۆکە تەرحێکی نوێ هاتە پێشەوە هیوادارمە تەرحە نوێیە ڕێگر نەبێ و ئالۆزیەکان دووبارە نەبێتەوە ئەگەرچی لەم کاتە ئێستا بەڕای خۆم ئەوە ڕای خۆمە پێم وایە هەر پێشنیارێکی نوێ نایاساییە لە بەروێ نە لە هۆڵی پەرلەمان قسەی لەسەرکراوە و نا هیچ مەجای گفتوگۆی لیژنەی یاسایی ماوە بەڵام دەکرێت ینی لەوەشیان ئەگەر هەموو لایەنەکان کۆک بین پێم وانە هیچ شتێک قابلی ئەوە نەبێ نەگەینێکتر باش مفاجئە ڕوودەدات تا دانیشتنی بەیانی ماوەیەکی زۆرە خەڵکی کوردستان چاوەڕێ ڕێکەوتنی پارتی و یەکێتی بوو ئێستا ڕێکەوتون کراوە بەڵام ئەوەندەی کە من جێویست دەبم لە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی پارتی یەکێتی ترسێک دەبین ئێمە دوو مەرحەلەمان تێپەڕاندووە کە دوو مەرحەلەمان تێپەڕاندووە ئێستا ئەوەی کەماومانە ناتوانین هیچ زۆرە گفتوگۆیەک لەسەر هیچ بڕگە و بابەتێکی زیاتر بکەین بێگومان تەنها دەتوانین دەنگ بدەین تەنها لیژنەی یاساییش مافی ئەوەی هەیە ئەم پێشنیارانەی لە هۆڵی پەرلەمان دەکرێت داڕشتێکی یاسایی بۆ بکە بە داڕشتێکی ئەگەر نوێتریش بێ بەڵام ئەم مانا و چوارچێوەیە بگەێنێ کە پێشنیاری بۆ کراوە ناتوانێت لەمە دەربچێت باشە کەواتە چاوەڕوانیەکانی ئێوە ئەوەی سبەی دانیشتنەکە ئەنجام بێگومان سبێنێکە بەرنامەی کۆبنەوەکان دانراوە دانیشتنەکان هەر ئەنجامەدرێ بەڵام چۆن ئەنجامەدرێ باش چۆن ئەنجام درێەوە سبەی دەردەکەوێت باش ماوەکی زۆرە گفتوگۆ هەیە لە نێوان یەکێتی و پارتی و خاڵی ناکۆک زۆر بوو بەڵام توانرا و خاڵە ناکۆکانە چارەسەری بۆ بدۆزرێتەوە دواتر بگەن بە ڕێکەوتن گەرنتی هەیە لە نێوان یەکێتی و پارتی کە لایەنێ پاشگەز نەبێتەوە لەو ڕێکەوتن لە ماوەی مێژووی یانی دوای ڕاپەڕینی ئەم وڵاتەی ئێمە هەم ڕێکەوتنمان هەبووە پێکەوە هەم شەڕینیا خۆمان هەبووە پێکەوە بەڵام زۆرترین کاتەکان ڕێکەوتنامەی استراتیجی و پێکەوەیمان هەبوو بە هاوبەشی ئەم وڵاتەمان بەڕێوە بردووە من پێم وایە ئەگەر لە هەموو ئەم ساڵانەی ڕابردوو ئەگەر متمانە دروست نەبوو بێت تازە بە شەڕۆژێک دروست نابێت ئەگەر یەکێتی و پارتی جەمە واقعەکە هەم دەبێت یەکێتی و پارتی ئەم ڕاستێ با پێم وایە دەزانم هەم خەڵکی کوردستان ئەم دوانە ئەگەر متمانە لەگەر یەکتری تەواو نەگەڕێنەوە بۆ یەکتری من پێم وایە ناتوان حکومڕانی ئەم وڵاتە بە هاوبەشی بکەن لە ئەنجامەکەشی هەم یەکێتی پارتی و هەم خەڵکی کوردستان زەرمەندی گەورە ئێستا نەگەڕاوەتەوە ئەوە ڕێکەوتن من ناڵێم نەگەڕاوەتەوە دەرێم ئەگەر ینی بەبەستم پرسیارەکەی جەنابتە نارم ڕێکەوتن نەگەڕ دەرێم ئەگەر ینی قسەی وا دروست بێت یان ڕێکەوتنەکە نەگەڕێتەوە یان خەلەقی هەبێت لەم ینی بێمتمانەیە چکە نابێ بێمتمانەی هەبێ هەمومان یەک ئامانجمان هەیە ئەویش خزمەتکردنی خەڵکی کوردستانە بۆ مەسائلە سیاسی و بەڕێوەبردن و شێوەی بەڕێوەبرنیش ئەمە گفتوگۆ کرا و ڕێکەوتن کراوە باشە سەبارەت بە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی هەرێم پرۆژە یاساکە چی دەڕێت چ دەسەڵاتێکی پێدا دەسەڵات ئەمە لە پرۆژە یاسایەکە دیاری ناکرێت بێگومان ئەمە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە دراوەتە دەست سەرۆکێرم خۆی دوای سوێن خواردنی و ئەو ماوە یاسایی کە بووی دیاری کراوە دواتر دەسەڵاتەکان بەسەر جێگرەکانی چ دەسەڵاتێکیان پێداوە ئەوە مافی سەرۆکی هەرێمە مافی سەرۆکێرم بەڵ کەوایە ینی جوولەی سەربازی و ئەوەی پەیوەندیداری بە هێزە سەردارەکان تاوکو ئێستا لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوە ڕاستیە لە پێی یاسایەکە یاسای سەرۆکاتێرم ینی ئیشارەت پێدا کۆ دەسەڵاتی سەرۆکی هەرێمە و خۆی دەسەڵات بە جێگرەکانی دەدا کە دەسەڵاتەکان ئێتر ڕێکەوتنێکی سیاسی لە دەروی ئەم بابەتە دەکرێت ئەمە خۆیان چۆن چ دەسەڵاتێک دەدا بە ئام و چ دەسەڵاتێک نادا بە ئەم ئەمە بۆ دواتر بەجێشترا و لەوانەیە ڕێکەوتن و ئیتفاقی سیاسیە بێمەیان زیاتر پەیوەنددانیە بە ئێمە وەکو پەرلەمانتە باش ئێوە وەکو فراکسیۆنی یەکێتی سەرۆکی پەرلەمان بە پێی ڕێکەوتنەکە بەشی ئێوەیە کەی ئەم پۆستە وەردەکەن بازاریان کۆبوونەوەی سبێنێکە کۆتایی پێبێنین دوای ئەوە ئاویشان دیاری دەکەین کاتی زۆر دەبە پێم وانە ینی پێش دەستنیشانکردی سەرۆکی هەرێم دەبێ یان دوای دەزای چۆن با پێش ڕووداوەکان نەکەوین جارێ ئێمە کۆبنەوەیەکمان لە پێشە خۆی کۆبوونەوەکە قەلەقی دروست کردووە ئەنجامەکەی چۆنە بێ کەینی ئەم کۆبنەوەیمان تەواو کرد پێکۆ لێردا دەنیشین قسەی ترەکەین ئیشەڵا ئەوت پێێت کێشە نەماوە لەسەر ئەم پرسانە بێگومان نارین کێشە هەبی و نارین کێشە لەسەر ئێمە و فراکسۆنی ئێمە و کاندیدەکانی ئێمە دروست بابزان ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بۆ دانیشتنی بەیانی لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێم چ تێڕوانی نەکتان هەیە
ئێمە بۆ کۆبنەوەی بەیانی پەرلەمانی کوردستان هەتا ئێستا بڕیارمان وایە بەشدار بین تێبینیەکانیش ئێمە تێبینیەکانمان لە چوارچێ ئەو پێشنیازەیە کە بخۆمان پێشکەشی دەستێ سەرۆکایەتی پەرلەمانمان کردبوو بەڵام بەداخەوە کە وەرنەگیرا و لە ڕەوانەی لیژنەی یاسایی نەکرا ئەو تێبینیانە ئێمە زیاتر لەسەر کۆی سیستەمەکەیە نەک لەسەر میکانیزم پێمان وا بۆ دەبێت سیستەم بێتە سیستەمی پەرلەمانی و هەروەها دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە هاوشێوەی سەرۆکۆماری عێراق. باشە سبەی دەنگی لەسەر دەدەن یاخودنا ئێمە دەنگ بۆ خاڵانە دەدەین کە لەناو پێشنیازەکەی خۆمان و لەو راپۆرتی کۆتایی لیژنەی یاسایی جێمان کردوتەوە. باش سەبارەت بە زیادکردنی جێگر بۆ سەرۆکی هەرێمی کوردستان لە یەک جێگر بۆ چەند جێگرەی ئێوە تێڕوانیتان چە پێتان وایە شتێکی ئاساییە؟ ئێمە هیچ قسەیەکمان نییە لەسەر زیادکردنی جێگرەکان یاخود کەمکردنی یان چۆنی تەنها پێمان وابووە دەبێت جێگرەکانیش هاوشۆی سەرۆکی هەرێم دەنگدان لە پەرلەمان دەنگدانی بۆ کرابە. باشە ینی کەواتە ئێوە گرفتان لەسەر کۆی سیستەمەکەیە لە هەرێمی کوردستان. بەڵێ پێمان وابووە دەبێت سیستەم بێتە سیستەمی پەرلەمانی و هەروەها دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تەشریفاتی بن هاوشێوەی سەرۆکۆماری عێراق چونکە ئێمە دەزانین کە دەسەڵات کە تەشریفاتی بێ سەرۆک بەرپرسیار نابێ بەرامبەر پەرلەمان بەڵام کە ئێستا دەسەڵاتەکانی وەک خۆی بمێنێتەوە سەرۆک بەرپرسیار دەبێت چکە دەسەڵاتی کردەیشی هەیە. باشە هەرچەندە خۆ زۆرینەی پارتەکان لەگەڵ ئەوەن سیستەمی پەرلەمانی بێت تەنانە داوانەی کە سبەی دەنگیش دەدەن بە پرۆژەکەوانش لەگەڵ ئەوەن بۆچی کۆمەڵ پاشەکشە دەکات ئەوان دەنگی پێدەدەن. سیستەم کاتێک سیستەمەکە پەرلەمانیە کە یەکێک لە خەسڵەتەکانی دوانەی دەسەڵاتی جێبەجێکردنە کە سەرۆک هەرێم دەسەڵاتی کردەیی نابێ سەرۆک هەرێم دەسەڵاتی ڕواڵەتی دەبێتە تەشریفاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی کردەیی دەبێت کەواتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سیستەمی پەرلەمانی بەرپرسیار دەبێ بەرامبەر پەرلەمان بەڵام سەرۆکی هەرێم نا بەس ئێستا ئەو دەسەڵاتانی کە سەرۆکی هەرێم لەناو یاسایەکەدا کە وەک خۆشی لە پێشنیازەکە ماوەتەوە ئەو دەسەڵاتانە دەسەڵاتی کردەیی و ڕواڵەتینە کەواتە سیستەمەکە نابێتە پەرلەمانی تەنها بە گۆڕینی میکانیزم. باش سیستەمی پەرلەمانی بۆچی بۆ کوردستان گونجاوە لە کاتێکدا یعنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچ و زیاتر لە 7 مانگ تەنانەت لەسەر پێکهێنانی حکوومەت ئەوەندە مشتومڕێ لێکەوتوتەوە یعنی زۆر کەس باس دەوە دەکات سیستەمی پەرلەمانی ئاژاوە بۆ هەرێمی کوردستانی لێ دەکەوێت. ئێمە پێمان وایە دەبێت قانون بۆ شخصەکان واتیان بۆ ئەحزابەکان هەنووسرێتەوە قانون وەک خۆی بنووسرێتەوە و هەروەها یاسا سەروەر بێ و هەروەها سیستەمەکان وەک خۆیان جێبەجێ بکرێن نەک تێکەڵەیەک هەبێ ئێستا ئێمە نازانین سیستەمی هەرێمی کوردستان ئایا سیستەمەکە پەرلەمانیە یاخود سەرۆکایەتیە دەبێت سیستەمەکان لێک جیا بکرێتەوە. پەرلەمانتان دەوێت سیستەمی پەرلەمانی چ گەرانتێکی ئێمە بۆ کوردستان گونجاو ئێمە وەکو پێم وتی دەڵم دەبێ یا قانون یاسا سەروەر بێ کە یاسا سەروەر بێ دەبێ یاسا بۆ شخص نەنووسرێتەوە یاخود بۆ ئەحزاب بنووسرێتەوە دەبێ یاسا ڕێڕەوی خۆی مەساری خۆی بگرێتە بەر. باش ئەگەر سەرۆکایەتی بی بۆ شخصە مەبەستمان لەوە نییە چکە ئێستامە با بە هەڵەت تێنەگەین خۆ کە سیستەم سەرۆکایەتیش بێ ناکات سیستەمێکی دیکتاتۆریە سیستەم دیموکراتیە بۆ نمونە دەبینین کە سیستەمی هەم ئەمریکا کە سەرۆکایەتی وڵاتێکی پێشکەوتوشە ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە بەڵام کە سەرۆک لەناو پەرلەمان هەڵدەبژێردرێ کەواتە دەبێت تۆ سیستەمی بکەیە پەرلەمانی کەواتە دەبێت دەسەڵاتەکانی سەرۆک ڕواڵەتی بن بۆیە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە قسەمان لەسەر نییە کەوا سیستەمەکە ڕاستە پێشووتر ئێمە داوای ئەومان کردووە کە سیستەم بێتە سیستەمی پەرلەمانی بۆ واقعی هەرێمی کوردستان گونجاوە بەڵام ئێستا کە سەرۆک دێتە ناو پەرلەمان لە پەرلەمان هەڵدەبژێردرێت دەبێت دەسەڵاتەکانی کەم بکرێت. کەواتە لە دانیشتنی بەیانی دەنگ بە بەشێکی دەدەن و دەنگ بە بەشێکی نان دەنگ بۆ خاڵانە دەدەین کە بۆ خۆمان پێشنیارمان کردووە لە ناو پێشنیازەکەش جێمان کردوێتەوە لە ناو راپۆرتی لیژنەی یاساییش جێمان کردوێتەوە و هەروەها قەنەعەتمان پێی هەیە. بەر لە 7 مانگ خەڵکی کوردستان دەنگیاندا بە حکوومەتێک تا خزمەت گوزاریان پێشکەش بکات بەڵام حزب و لایەنە براوەکانی هەڵبژاردن دوای 7 مانگ دوجار گەیشتن بەڕێکەوتن بۆ ئەوەی هەنگاو بنێن بۆ کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی حزبی و دەستوەردانی دەرەچی وای کردووە تاوەکو ئێستاش لایەنەکان نەگەنە ڕێکەوتنی کۆتایی
هەموو چاوەکان لەسەر دانیشتنی سبەینەی پەرلەمانی کوردستانە کە دوای ئەو هەموو گفتوگۆیە یەکەم کردار و کار دەبێت بۆ پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە دواخستنی دانیشتنی بەیانی بە مانای پشتگوێخستنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.